بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بابەتێکی تەندروستیم بۆ هەڵبژاردوون بە میوانداری دکتۆرە دێژین فایەقسۆڵی کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵوبۆریەکانی خوێنن لە هەمان کاتدا پسپۆری وردن لە چارەسەری دەوالی قاچدا. قسە و باسەکەین لەسەر هۆکار و نیشان و چۆنەتی چارەسەری نەخۆشی دەوالی. دکتۆرە دێژین بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونت. بەخێربەی سەر و سەرچاو. دکتۆرە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم دەوالی چییە؟ کێن ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دەوالی ئەبن یاخود معارەزن بۆ ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیە ببن؟ دەوالی وەکو ئەوەی کە باسی کەین بڵین چییە؟ هەڵکشان و شلبوونەوەی خوێنهێنەرە ڕئیسیەکانە کە لە قاچە خوێنهێنەرە سەطحیەکان، چونکە دوو جۆر خوێنهێنەرمانێ لە قاچە، سەطحی و قوڵ. نەخۆشی خوێنهێنەرە سەطحیەکانە کە شل ئەبێتەوە خوێن جارێکی کە ئەگەڕێتەوە خوارەوە بۆ قاچەکە، چونکە ئیشی خوێنهێنەر ئەوەیە خوێن بەرێتەوە بەرەوە ناوسک و دوایش لە ئاخیرا بەرەو دڵ. بەڵام کەش لە بنەوە بەشێکم خوێنە دزاکە و لە قاچا کۆبێتەوە ئیتر ئاڕازەکان و ماکەکانی داوالی تا دەرەکەوێت قاچەکە و نەخۆشەکە. بەنسبە دەوەشی کێ معارەزن تووشی داوالی بن؟ بەڕاستی نزیکەی لە ساڵ 50 دانیشتوانی سەرزەوی دەوالی قاچیان هەیە. زۆرە بەڵێ تر جاری وای عاڵم لە 8 ملیارەکە 4 ملیاری هەیەی بۆیە مەفروضە خەڵک زۆر هەیبێ. تەنها مەسەلەکە ئەوەی تەشخیص کرابیان تەشخیص نەکرابێ. واتە مەرجە ئەگەر بۆ نمونە من دەوالیم هەبێ بەڵام نەزانم؟ بەڵێ یعنی چۆنیە مەسەلەن زۆر خەڵک هەیە ئەم حاڵەتی شلبوونەوەی خوێنهێنەران و سەمامانەیان هەیە و پێشی نازانم ئەسڵەن ڕەنە هیچ بە قاچیانەوە دیار نەبیان سەبەبی ناڕەحەتی قاچیان نەبنەوە سەر دەوالی، چونکە دەوالی بەوە خەڵک لی تێگەشوە بێ کۆمەڵێک بۆری خوێنی هەڵاوساو بە قاچەکەەوە بێت و لە قاچەکە بترسی بەڕاستی، بەڵام لە حەقیقەتە ئەوانە ئەوانش کە معارەزن تووشی ئەم حاڵەتە بن. خۆی هەموو بەحسە زۆرەکان لە عالەما باسی سەنتەرە پێشکەوتۆکانەکەم کە بەحسەکەن لەمەسەر مۆزوعی دەوالی ئەوەیان ئیسپات کردو کە شتێکە لە جیناتایە لە DNA نەخۆشەکایە بەڵێ بۆ ماوە زۆر دەورە بینێت. طبعاً من لە ئیشی ڕۆژانی خۆما بەڕاستی بە ئایلەوی زۆر خەڵکیان بۆ لام دایک و باوک و مناڵەکان خوشک و خۆشک ئەمانە هەموویان و زۆر دەورە بینە. باشە ئەجا جینات واکە کە ئەمە سەبەبێکی ڕئیسی بێ بۆ ئەوەی کە نەخۆشەکە تووشی بێ، بەڵام ئەمە نەخۆشەکە هەرهی بۆ لە جیناتەکە هەیەی، بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە بووی هەیە لە یەکێک تا یەکێکی کە زووتر دەرکەوێت. باشە بزانام هۆکارەکانی چین کەواتە؟ هۆکارانە چین؟ یەکەم شت تەمەنکردن، هەتا تەمەن بەرەوسەرەوە ڕۆ بە مروری زەمن زیاتر دەرەکەوێت، شلبوونەوە کە زیاترە بێ سەمامەکان ئەم خوێنە زۆرترە گەڕێتەوە دەرەکەوێت. قەڵەوی جۆری ئیش زۆر بە پێوەستانیان زۆر دانیشتن لە ئیشەکە بەبێ حرەکە، دووگیانی لە ئافرەتانە کەوش یەکێکە لەو حاڵەتانی زۆر دووباری بێتۆڵێ بەبوونی حملەکەەوە تووشی دەوالی بووم، بە سوانیە حملەکە تووش ناکە، بەس حملەکە دەوالیە شاراوەکە ئەهێنێتە سەرەوە. واتە خێرێکی تایە حملەکە چونکە هەنێکە زێ پێی نازانێت لە کاتی حملەکە دەرەکەوێت، یعنی مەسەڵەن حملەکە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیش دەربکەوێت. بەڵێ بەبوونی حملەکەەوە دەرەکەون ئەو هۆرمۆناتانی کە لە کاتی حملە جسم دروستێکە واکە کە ئەو شلبوونەوەی زیاتر بێت و بۆ خەڵک ینی و کێشەکە لە چیایە لای خۆمان کە لە کاتی حملەکە ئەمە دروستە بێت دوای حمل کەم ئەبێتەوە زۆربەی کات هیچ نامێنێتەوە بە قاچەکە، ئیتر نەخۆشەکان وازن تەواو بەڵێن لە کاتی حمل توش بووین دوای حملەکە چاکبووینەوە، بەس خۆی لە حەقیقەتا چاکبوونەوەی نییە، خۆی هەر هەی بووە حملەکە دەری خستۆ دوای کە ئەو هۆرمۆنات و تەئەسیری حملە نەماوە کەم بۆتەوە و جارێکی کە شاراوەتەوە بۆ تۆ بە دەوالیکی شاراوە. باشە بۆیە زیاتر ئەوانەی کە ئەیبینین و خۆشت ئەگەر داتایەک بۆ نمونە لە کلینیکەکەی خۆت بەسەلەن داتایەکت لابێ زیاتر ئەو کەسانی کە ئافرەتن زیاتریانە لای تۆ، ینی لەوانەیە دووگیان بوون هۆکارێک بێ بۆ ئەوەی کە زیاتر ئافرەتان تووشی ئەم حاڵەتە بن تووشی دەوالی ببن. بەڵێ ئەوەیە خۆی یەکەم شت ئافرەت زۆرتر بەدەمیەوەیە سەڕاحەتەن، بەڵام بڵێن لە بینی ئافرەت و پیاوە کە فەرقێکەیە نەخێر تقریبا 50 بە 50 ڕێژی توشبوونیان، بەس ئەوەیە لە ئافرەتا یەکەم شت حساسترن، پێستیان
یا ئافرەت دیقەتیشت زیاترە ڕەنە پەڵێکی شینی بچووک لە دەمارە جاڵجاڵۆکەیەکان هەبێ زۆر زووتر بێ بەدەمێەوە بینەما پیا و بەهۆی ئەوەی کەموو لەسەر قاچیانی ڕەنە هەر لەشی بینن ئەمە یەک دوو ئامەد بە تەبیعەتی پیا و ئامەتەن ئەوەیە کە زۆر زیاتر تەحملی ناڕەحەتی قاچەکە کارڕەنە هەر بە ناڕەحەتیشی داننێ ئەوەی کە هەیەی ئەگینا خۆی 50/50 بەس من وەکو خۆمەکو تەجروبی خۆم کە پزیشکێکی نەشتەرگەریم لەم بوارەیە ئەو ئافرەتم بەڵێ زۆر ئەغلبێتی نەخۆشەکانم ئافرەتن و یەکێک لە سەبەبەکان ئەوەیە لە فترەی لە کاتی دووگیانەکە توش بۆیان لە کاتی دووگیانەکە زۆر زیایی کردویان ئێستا دووگیانەکەیت بۆ لای من لەبەر ئەوە واکە کە نەخۆشی ئافرەت زۆر زیاتر تیا دەرکەوێت لە حاڵەتی کە بوون من دووگیانە هیچ چارەسەرێکی بۆ کرێج علاجێکی مۆزوعەکە بۆیە باشتر وایە چارەخوازەکان تۆزە پێشتر بەدەمێەوە بێن یان بەلانی کەم ئەگەر لە حملی یەکەمیانە یان لە حملێکا دەرکەوت پێش حملی داهاتووی ڕاوێژکارێکی مۆزوع بکەن چونکە بەڕاستی لە کاتی حملە هیچ ناتوانین بکەین بۆ نەخۆشەکان بە هیچ شێوێ ناتوانین ئیشیان بۆ بکەین تەنها چەند تعلیماتێکە ئەیانینێ لەگەڵ گۆرەوی دەوالیە ئەگینا ناتوانین هیچیان بۆ بکەین بۆ بێ دوای حملەکە حەلیکەن زۆر باش باسی ئەوەت کرد بۆ نمونە ئەو کەسانی کە زیاتر بە پێوە ئەوەستن یاخۆ زۆردا ئەنیشن بۆ نمونە بەبێ مەسەنە بەبێ جوڵە لە کاتی ئیشە هەنێک هەیە بۆ نمونە 8 ساعت زیاتر ئەگەر باسی بکەین بۆ نمونە لە دەوامە یاخۆ 8 ساعت زیاتر لە ناو بازارە ئەگەر ئەم حاڵەتەشی نەزانی بوو نەیزانی بوو بۆ نمونە تووشی دەوالی بۆ ئەگەر ئەو ئازارانی هەبێت کە نیشانن بۆ دەوالی بۆ نمونە لە ماڵەوە چی بکە هیچ وەرزشێک هەیە ئەو ئازارەکەم بکاتەوە یاخۆت بۆ نمونە باس ئەکرێکە لە پێکردنی پێڵاوی بەرز خراپە بۆ دەوالی یاخۆت بەکارێنانی ئەگەر هەڵە نەبە مەسەلەن گۆرەوی تەسک شتێکی تەسک بێ لە پێی بکە ئەوانە خراپە بۆ دەوالی یاخۆت مەرج نییە بەنسبەتەوەی کە ڕاضەیە کە بێ بۆ دەوالی ڕاضەیە خودی خۆی وجودی نییە کەدانرابێ بۆ دەوالی بەڵام بە پێڕۆشتن زۆر باشە ئەمە ئاسانترین شتەکە نەخۆش بیکە بە تایبەت نەگەر بۆ دەوالی نەخۆشی خوێنهێنەرەکانە بەڵام حتا بۆ سێحەتی دڵ و خوێنبەرەکان بە پێڕۆشتن یەکێکە لە هەرە باشترین شتەکان کە کەسێک بێوێ بیکار بۆەوەی یارمەتی ئەوە باکە بە سێحەتێکی باشەوە بمێنێت هەر بە پێڕۆشتێکی ئاسایی بە پێڕۆشتێکی ئاسایی پێوترێ هەرەولەیان جۆگینگ کە تۆزێ سەریعە بەس نەڕاکردنە نەقاعی ڕاضەیە نە ئاراکردنەوەی نە شتێکی قورسە من بەڕاستی ئەوە ئەبینم کە ئەم قساڵم بە نەخۆشەکان ئەوانەی کە تەمەنیان زۆرە تەطبیقیەکەن زۆر جێ دڵخۆشکەرەتیانە گەن مەڵم تۆ ڕۆژی 40 دقە بۆ ساعاتێک هەفتەی 4 ڕۆژەمە تەطبیقەکە ئەیکەن زۆر ئەیکەن زۆر جواننیان بەجلی کوردی و جوتێک کالە لە پێکەنەڵەن ئەها دکتۆر ئەومان ئیتر ئەوە تا ئەوم بۆیە لە پێکردبووی پێ و پیشان بم بەمەوە ئاڕۆم پیاساکەم نەخۆشە بەتەمەنەکان تەطبیقەکان بەس بخوا گەنجەکان کەسی نەیکە بەداخە يعني أرون رفعي حتى عنشي مسبقا لقاع وآنان رفعي أثقال كان مصل ماسول كدروس كرنا كان أمشتانا كان بلام خابي ببيروشنا كنا كان بس وكو رياضيك بلين كشتيك باش ببو دواليك بوي كمي كاتو عرازة كاني ببيروشن زور استفادة يجي لبيك حب عام بودلو خوين بركانيش باشا لقاليشيا پاسکیل سواری هەر باشە مەلەکردن هەر باشە ڕەنە ئەوانە تۆزێک قورستر بەبیکەی بە عادەت لە مجتەمەعی خۆمانە بەڵام بە پێڕۆشنەکەشێکی زۆر ئاسانە لە ماڵەوەش ئەوانەی کە قاچیان زۆر بەئاوسێ پیانە لەم دایم کە بڕۆنەوە بۆ ماڵ کە ڕۆشنەوە بۆ ماڵەوە شەوان پێشخە و نیو سەعاتێک پاڵکەون و قاچیان بەرزبنەوە بە دیوارە ئەمەش بەس بۆی سەختی سەر قاچەکە کەم کاتەوە و لەگەڵیشیە گۆرەوی دەوالی باشە ئەمە گۆرەوێکە کە وەکو چارەسەریەک گۆرەوی دەوالی چارەسەر نییە وەستێنێت بەڵێ نەشی وەستێنە سەراحەتەن بە زیارمەتی نەخۆشەکە قاچی یاسان کارێکی بۆ بکرێ ینی لە ئاڕازەکانیە سەراحەتەن زۆر شتێ ینی من وەلو تقریبا ساڵێک و چەند مانگێکە لەم ئیشە وەکو اختصاص ئیشی تیاکەم و باوەڕکە ینی شتی وام ئەبینم خەڵک باسێکەن کە بۆ دەوالیکەن چونکە نەخۆشیێکی زۆر باوە مۆزوعەکە ئەوەیە کە زۆر باوە لە زۆربەی زۆری ماڵەکانی ئەم شارە و هەموو دنیاشا هەیە هەموو شتێکەکەن بەس ڕێگا ڕاستەکەنە بێ و ڕەنگیشە خەتا لە ئێمە بوو بێ کە نەمانتوانی بێ زۆر بە باشی لە چینی پزیشکانەوە بێ شتێکی ئا مختص بۆ دەوالی دانین کە گایدلاینی خۆمانمان هەبێ شتی خۆمانمان هەبێ کە تایبەت بە نەخۆشی کورد دکتۆرە چی ئەکەن وەکو ئەو شتانە بۆ جا چی ناکەن هەموو شتێکەکرێ لە کرمی زەروەوە لە کەڵەشاخەوە لەوەی بەسترنج خوێنە پیسەکە دەربێنم بەکارهێنانی کرێم بۆ لابرنی دەوالی
نازم ینی ئەم شتانە ئەبیسی مەساجکردن نازام خەڵکێ بە تیرۆک مەساجی قاچێکە عەزەڵەی قاچی دراوە تووشی نەزیف بۆ بە بۆنەی ئەوەوە ینی کرمی زەروی بەکارهێناوە بۆ بە چەند بوقعەیەکی چەند سپۆتێکی ڕەش لە شوێنی کرمەکە دروست بۆ بە هیچ شتێ حەل نابێ بۆمان کەڵەشاخیان کردووە تووشی خوێنبەربوونێکی زۆر بوون چەقۆ لە منتیقەی چەمچەماڵوانە بەداخەوە نازانم بۆچی ئەم شتم چەند جارە لەوێەوە بیستۆتەوە ئەو دەمارە بۆ ڕێخوێنە هەڵاوستاوانە بەرچەقۆ ئەیەن ینی بەداخەوە ڕێک وەکو قەسابخانەیەک وایە نەخۆشێک بە پێوەسۆ لەسەر چەند ئالاگەیەکدانراوە چەقۆکن بە قاچێ خوێن بڵاو بێتەوە لە ناوە خوێنە پیسەکەیەتە دەرەوە نەخۆشەکە سەختی دابەزێ خوێن لە گیانیان نامێنێ بێ بەپەلە ببرێ بۆ تەواوی چەمچەماڵ ینی ئەمە چۆنی و بۆ نازانم ینی بۆ خەڵک ئەماکە لە کاتێکە ستۆنەرێک و دوای ئەوەش حەلەکەی زۆر ئاسانە یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە ئێستاە بە تەواوەتی ئەتوانی حەلێکی و حەلێکی زۆر ئاسان و خۆشیشمانداناوە بۆ نەخۆش بۆیە گۆرەوی دەوالی یان حەب هەیە زۆر کاتێ بین نەخۆش بێت لەمە حەبی دەوالیەکە بەڕاستی هیچیان حەلی ناکەن چونکە مە لە ئاخیرە بۆریەکی خوێنی نەخۆشە ئەبێ لا ببرێ چۆن لەو زەتیان کە نەخۆش کەوت و وای کردی بێ بە زەرەر بۆ نەخۆشەکە بێ لا ببرێ چۆن ڕێخۆڵە کوێرە کە نەخۆش کەوت ئەبێ لا ببرێ یان زراو کە نەخۆش کەوت ئەمانەش هەمووی ئازان لە جسمە ئەم خوێنهێنەری کە تووشی دەوالی بۆ ئەمەژە ئازایەکە لە جسمە نەخۆش کەوتۆ بێ لا ببرێ بەڕاستی بە حەب حەل ناکرێ یان بە گۆرەوی دەوالی حەل ناکرێ بینەما ئەمانە تەکمیلەیەکن بۆ دوای لابردنی خوێنهێنەرەکە ئەتوانن یارمەتی نەخۆشەکە بن و گۆرەوی داوالیش بەس بۆ ئیسراحەت پێکردنی قاچەکەیە گینە عیلاج نییە. باش دکتۆرە باسی ئەوت کرد کە زۆرێک لە خەڵک بەتایبەت بەداخەوە خانمان کە هەنێک چارەسەر بەکارێنن کە بەدیل بەکارێن کە هیچ نابێتە هۆکاری ئەوەی کە ببێت بە چارەسەری ئەم نەخۆشیە. هەنێک کا دەبینی خواردنیش ینی بۆ هەنێک نەخۆشی مەسەلەن هەنێک خواردن نەخۆن هەنێ سەوزەواتە خۆن هەنێک بابەتی سروشتی ئەخۆن بۆ ئەمەش شتی وە هەیە وڵی نییە طبعاان هەر ئەوەیە بەنسبەت خواردن و دەوالیەوە ڕەبتەکە تەنها ئەوەیە کە خواردنێکی سەحیب خۆی ئەنتیۆکسیدەنتی باشیا بێ بایم و سەوزەوات و ئەوانە ئەگەر بی خۆی ئەن بۆی وەزنە دابەزێت چکە وەزن زۆریەکێکە لە سەبەبەکان بۆی دەوالیەکەی ژێرەوە دەرکەوێت ئەگینا بڵێ وڵا ئەم خواردنە بخۆ تووشی نابیانم خواردنە بخۆ باشترەبی ناوەڵی شتێکی وانە بەنسبەت دەوالیەوە دەرەجەی هەیە دەرەجاتی دەوالی بەڵێ خۆی چەنەها نوع سیستمی تەصنیفەیە بۆ نەخۆشی دەوالی لە تووبە بەڵامێکێک لەوانەی کە ئێمە بە پێی ئاڕازەکان دانین ئەمە شەرچەنە گۆڕانکاری بەسەر هاتۆ بەس ڕێژەیەکمان هەیە پێوترێ سیئاپ 0 تا ڕقم 6 ئیتر بەپی ئەوەی کە بە قاچی نەخۆشەکەیەوە دیارە بەس بۆ ئەوەیە کە چی بە قاچی نەخۆشەکەەوە دیارە دەرەجەکان بەپی ئەوە دیارەکەین لە سفرەوە دەرەجە سفرەوە هەتا دەرەجە شەشی هەیە. باشە باسی ئەوت کرد کە لە سایە پەنجای بۆی من و گۆی زەوی تووشی ئەم حاڵەتە ئەبن بەڵام لە هەنێکیشا کە باسی ئەوم کرد کە هەنێک هەیەی بەڵام هەستی پێناکە لە چ کاتێکە بزانم ئەو نیشانەکانی دەرئەکەوێت زیاتر نیشان بۆ نمونە ئێستا من لە پیجی ئینستاگرامەکەی تۆ بینیمە هەنێک وێنەدا ئەنیت کە وێنەی بڵێن قاچی ئەو چارەخوازانەیە کە تووشی ئەو حاڵەتە بوون زۆر بەزەکەی دەرکەوتو ینی لە چه حاڵەتێکە زیاتر ئاوا دەرئەکەوێت تەمەنیا شتێکی تری کە پەشێوخان خۆی لە وڵاتە غەربیەکانە بمانوێ نەمانوێت پێشەنگن لە مەوازە ئەیتۆبی و چارەسەرکردنەکانە و ئەجیزانە ژێمە بەکارێنین هەمووی ئەوانە ئەم گایدلاینیش کە من قسەی لە سەرەکەم هەری ئەوانە ئەوان سنتەری بحوساتیان هەیە چیان هەیە پێوترێت سکرینین پرۆگرام سکرینین چییە پێشوەختە فەحسەکەی بۆ خەڵک مەسەلەن فحصی طبعا دەوالی بالمناسبە فحسەکەی زۆر بەسیتە لە ڕێگەی سۆنەرێکەوەی جیازی سۆنەرە فحسێک نییە ئازێتی خەڵک بەیان بێتاقەتیکە ئەڵی سکرینین پرۆگرام کە بووی ئاواد لێنێ چۆنە بە سۆنەرێک ئەزانین لە ژێرە بۆ ڕێخوێنەکانت شلەیان نە تەوە ئەمەکەی ئاسکرینین بۆ زۆر نەخۆشی هەیە لە دنیاە ئەمە ناڵم وڵا لە گایدلاینایە وڵێ بیکەن و بەس ئەکرێت زۆربەی سنتەرەکان چونکە من کۆنتاکتم زۆرە لەگەڵ سنتەرە ئەجنەبیەکان و حتا ئەم شوێنش کە ئیشی تیاکەین بۆ دەواری وامانداناوە کە بەپی ستاندەردە ئەجنەبیەکان بێت نەخۆشی ئەمەشی چی لە نەخۆشی دەرەوە کەمتر نییە شتێکی تۆزە تایبەتری پێشکەشکەین لە مۆزوعی دەوالی و بۆ ڕێخوێنەکانە بۆیە ینی ئەوان هەیە ئەو نیزامیانە تەطبیق بکرێت بەڵامی تر ئاات لای خۆمان تا چەندێک بتوانین تەطبیقیکەین ڕەنە قورس بێ بەڵام ئەو قورسەش نییە
سکرینین پرۆگرامەکرێت بە سۆنەرێکە ئیکی بزانی بۆ خوێنەکانت شل بۆ تۆ یاننا ئەگەر حەز بووی تر ئەبێت تعلیمات بی بە نەخۆشەکە ئەگەر هیچ ماکێکی بە قاچەکەەوە نەبوو هیچ شتێکی نەبوو هیچ ئارازێکی نەبوو دەتوانێت وازی لێبێنە بەس دایم ئاگای لە خۆی بە گۆرەی دەوالی لە پێکە پیاسە زیاتر بکە ئەم شتانە زیاتر بکە ئاگای لە وەزنی بێ ئەگەریش ئارازەکانی هەبوو تەمان ئارازەکانی چۆن و چییە نەخۆشی دەوالی علاقی بە چیەوەی بە خوێنهێنەرەکانەوە ئەم خوێنهێنەرانە بۆ ئیشکردنیان بۆ گەڕانەوەی خوێن ئاعتیماد دەکەنە سەر ماسوولکەکانی پووزی قاچ باشە ئەم ماسوولکانە کە لە کاتی ڕۆشتنە ئێمە ڕووین سەخت لە خوێنهێنەرەکانەکەن خۆیان خوێنەکە بگەڕێنەوە بەبێ ئەو زەختە ناتواننەوە ئیشە بکەن باشە چکە خۆیان زەختیانتیان یە خوێنهێنەرەکان باشە بۆیە ئامەتەن لە کەی ئارازەکان زۆرتە دەرەکەوێت لە شەو ئێوارەیە کە نەخۆشەکە ئیسراحەت دانیشێ چکە بەر ڕۆشتۆ بەرداوام حرەکەت هەر هەیە ئاگەر یەک تۆزیش بێت ئەگەر لە دەوام بێ لە ماڵەوە بێ تۆزیش بێ حرەکەت هەیە بەس شەوان کە ئامەتەنەتەوەی ئیسراحەتکی ئەمە ئارازانە زیاتر دەرەکەون ئەمە بۆ هەنێ نەخۆش کە بڵێن هیچی کە بە قاچیەوە نییە بەڵام ئەوکو کەش زۆربەی نەخۆشەکان قاچ قورس بوونیان هەیە قاچ سەر بوونیان هەیە قاچیان گەرمە بێشەوان قاچ لەقەکردن تەشەنوجی عەزەڵی کە لە خەوا خەبەریانەکاتەوە هەموو ئەم شتانەیان هەیە و جگەلەوە ئەو نەخۆشانی کە خوێنهێنەرەکانیان زۆر ئاوساوە حتا ئەگەر هیچ ئارازێکیان نەبێ ئەبێ حەلیکەن بۆ چونکە لەنە ئەم خوێنهێنەرە هەڵ ئاوساوانی کە بە چاو دیارە بۆ هەیە کوڵی خوێن دروست بێت تووشی جەڵدەی قاچ و یان خوانەخواستە جەڵدەی سییانکە یان بۆ هەیە خۆی بتەخێ ڕەنگە لە سەد نەخۆشایان لە نازام لە ساڵانە یەک جار دوو جان نەخۆش خۆی ئەو خوێنهێنەرانی بتەقێ بەس کە تەقی حاڵەتێکی زۆر ناخۆشە زۆر ترسناکە تووشی خوێنبەربوونێکی زۆر زۆرە بن نەخۆشەکە و عیلەکەی زۆر زۆرە ترسن پێی بۆیە ئەبێ حەلیکەن یان خوا نەخواستەگەرێکی مەسەن لە دەرەوەی شار بێ لە شوێنێکی دوور بژی لە مەرکەزێ و لە ناو مەرکەزانە بێ لە خەستەخانەوە دوور بێ بەڕاستی حەلکردنەکەی قورسە بێ بۆیان بۆیە ئەمە ئارازەکانێتی و لە هەمووی مهمترە ئەو حاڵەتێکە من زۆر بە بەردەوام ئەمێ ئیشی لەسەرکەم ئەگزیمای دەوالی و ڕژبوونی پێستی قاچە بەبوونی دەوالی و دروستبوونی برینی دەوالی ئەمانە تا ئێستا لای خۆمان زۆر ئیهمال کراوە زۆربەی نەخۆشەکان 4 ساڵ و 5 ساڵ عیلاجی نەخۆشی پێست وەرەگرن بەسی دەوالیەکەوە ناگرن تا پێستەکە بە تەواوەتی ڕەش بووە کە ڕەش بوو ئەنج دوای ئەوە بەڕاستی زۆر قورسە حەلیکەی دوای ئەوە ئەو شوێنی کە ڕەش بووە بێ بەبرین بۆی ئەبێ ڕێگری لەوە بکەین ئیتر ئەمە حاڵەتێکە دایم نەخۆشەکان فترەیەکی زەمەنی زۆر عیلاجیان بۆ نەخۆشی پێست وەرگرتووە یان بەس بە حاڵەتێکی پێستیان داناوە یان ڕۆشتون کرێمشتی شوێنە کورد با بڵێن ئەمریکا ئاشاب و شتینەکە دروستەکەن ئەوانە ئەیان لە قاچیان بەس بە هی دەوالیەکەی دانانێن تا ئابێ بە برین تا بێ بە ئیلتیهابات ئەنجیان بەدەمێەوە کە ئەو کاتە حەلکردنەکەی زۆر قورسە ڕەنگە ڕەشی پێستەکە ڕەنگە نەڕوات و بەڕاستی کولفەکەشی زۆر زۆر زیاترە بێ لەسەر نەخۆش زۆر ڕاستە باسی ئەوەت کە لە کاتی دووگیانیا بۆ منە حاڵەتی دووگیانی هۆکارێکە بۆ ئەوەی کە نەخۆشی دەوالی دەرکەوێ و بژمێنێتەوە لەو کەسەیە بۆ نمونە هیچ نەخۆشیێکی دیکە هیچ حاڵەتێکی دیکە ئەبێتە هۆی ئەوەی کە دەوالیەکە بۆ نمونە دەرەجەکەی زیاد بکە بۆ نمونەی سەباسی ئەگزیمای دەوالیت کرد ئەمە ینی نەخۆشی دیکە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەوە دروست بێت نەخێر ئێمە ڕەبتەکەی کە ئاوایکین بە حەملەوە ئەوەیە کە هۆرمۆنەکانی کاتی حەمل و دووگیانی و ئاکاکە دەوالیەکەی ژێرەوە دەرکەوێت ئەگینا بڵم نەخۆشیە گواد لێکا تووشی ئەمەبی نەخێر بەڵام طبعا ئەگەر یەکێک دەوالی هەبێ و لەسەر جێگا کەوت بێت نەتوانێت بڕات مەسەلەن شەلەلێکی هەبێت بە هەر سەبەبێکە حەوادیستە یان مشکلی فەقەراتە ئەمە معڕەزە بۆی زووتر تووشی مشکیلەکانی بێ بەس نەخۆشی خۆی نابێتەن خۆی نەخۆشی دەوالی باش تەنها لە قاچە نەخۆشی دەوالی دەرەکەوێت ئەم کشانی خوێنهێنەر و کۆبوونەوەی خوێنە لە خوێنهێنەرانەیە لە زۆر شوێنە لە سوورێنچکا هەیە لە دەرچەی کۆما هەیە بەڵام ئەوەی کە زیاتر باوە قاچەکەی لە پیاوانە دروستە بێ لە ئافرەتانە لە دەوری حەوز و هێلکەیانیان دروستە بێ طبعاً کە حەزەکەم لەسەر چارەسەری دەوالی ئەوە بڵێم کاتێک کە تۆ دەوالی حەلەکەی ئەگەر بە مەزبوطی بکرێت و جیاز و شتەکە مەزبوط بێت تەکنیکەکە مەزبوط بێت ئەو ڕێگەی کە دانراوە بۆ حەلی دەوالی ئەسڵان 9.5 دووبارە نابێتەوە بەڵام لێک حاڵە تا دووبارە بێتەوە بەداخەوە لە ئافرەتان کە دەوالی ناو حەوز و هێلکەیانی دەوری ڕەحمیان هەبێت باشە ئەمە واکە کە دووبارە بێتەوە دەوالیەکە ئەی ئەویان بە چه حاڵەتە چارەسەر ئەکرێت ئەوە ژەبێتتر لەسەر بە ئەویان لە ڕێگەی قەستەڕەوەیە لەسەرەوە حەلیکەین چۆنەڵێ لە حەوزەوە لە ناو حەوز و هێلکەیان و ڕەحمیانە حەلیکەین ئەنجا ئەوەی قاچەکەی حەلکەین
باش باسی چارەسەریەکانێکە لە ئێستا چەند ڕێگە هەیە بۆ چارەسەرکردنی؟ وەڵامی لە ئێستا عملیاتی فەتح نەماوە بە هیچ شێوەیە کاوە بەداخەوە یەکێکە لەو شتانی کە نەخۆشیە داوایەکە نازم جاری وایە لە پڕ نەخۆشیە داوای ئەوواکە و حەزەکەن عملیات بێ هەڵدڕین بێ داخڵبوون بێ لە خەستەخانە بێ نیوبەنجی بۆرگێت بەنجی قورس وەرگیانی بەڵام ئەمە بە هیچ شێوەیەک لەماوە لە عالەما ئەسڵەن لە 2022 ئەڵێن جارانیان و وڵاتە فەقیرەکان کە تەمین سەحیحیشتیانە بابیکەن ئێستاڵێن ئەوانیش باهەر نەیکەن چونکە دووبارە بوونەوەی زۆرە مزاعافاتی زۆرە عملیاتێکی زۆر ئیتر بێ نەخۆش داخڵ بێت ینی هەڵدڕینی تایە التیهاباتی تایە مەشاکیلی تایە بۆیە چەند شتێکدانرا لە ڕێگەی لەیزەر و جیازی ڕێدیۆ فریکونسی ئەمانە گەرمی دروستەکەن لە ڕێگەی ئەوەوە بتوانین بۆ ڕێخوێنەکە داخین هەروەها شتی کەش داهاتوە ئێستا کە پێوتێکەتیری پزیشکی یان هەنێ جیهازە کە ئەیبیتە ناوە بۆ ڕێخوێنەکەت بۆ لابە ئەوەیان کە زۆرترین دیراستەی لەسەر کراوە و باشترین نسبەی نەجاحەتی هەیە لە عالەم لە سەنتەرە بحوسی عالەمیەکانە جیازی لەیزەر و ڕێدیۆ فریکونسی و وەکو ئەوەش زۆربەی شوێنەکان تەفزیلی لەیزەرەکەن بە خۆشحاڵیەوە ئەو لێزەرش لە سەنتەرەکەی ئێوە ساڵێکە لە سلێمانی هەیە و لەلای ئێمەش هەیە و ئەتوان بڵم جیاوازی ئەوەی کە ئەکەین ئێستایا چییە لە چاو ساڵانی پێشوە نەخۆش نابینە عملیاتەوە بۆم حاڵەتە نەخۆشیەت بەڕاستی جاری وایە بۆ کارێکی تەجمیلی کە ئەڕۆن کاتیان زۆرتر پێچێت لەوەی کە ئێمەکەین خطوڕەتی زیاتری هەیە وەک لەوەی کە ئێمەکەین هەر لە ناو عیادە شوێنێکی مرتاحمان بۆ حازرکردن شوێنێکی مڕێحمان حازرکردن طبعا شەر هەموو ڕێکارە سەحیەکانی تیا بۆ یاگامان لە سەحەتی نەخۆشەکە بێت الحەمدوللا بەسەیان نەخۆشە و عملیاتەمان بۆ کردوون لە عیادەکەیە چەندێکی ئەوێ چاک بێتەوە بۆ نمونە دوای ئەوەی کە چونکە بەنجی مۆزوعیە بەس پێستی قاچەکە بەنجەکەین هیچ تەقەڵ و برینێکی نییە کە من دایان پیانەڵم کە من تەواو بم تۆش تەواوی لەگەڵ هەڵەستیتە سەر پێخۆ گۆرەی داوالی لە پێکەی تۆڕۆیتەوە بۆ ماڵەوە ئەسڵەن نەخۆشە پیاوەکانم ئەوەی دوکانار بێ ئەوەی سایقی خەت بۆ ئەوەی ینی کەسابەت و معیشەتی لەسەر ئەوەیەکەن ئەو ڕۆژە نەتوانێت ئیزن وەرگێ بەڕاستی یەکسەر ڕۆژەت و سەر ئیشەکەی بە هیچ شێوێ لە جێگا کەوتنی نایە و حیاتی تەبیعی بەردەوام ڕێنمایی چێ بۆ دوای ئەم نەشتەرگەریە ئەوەیە ینی زۆر قورس کراوە نازانم بۆ زۆر کاتیان ئەبینم ساڵانی پێشوە ڕێنمایەکانی دوای ئەم نەشتەرگەری زۆر قورس کراوە لەناو دکتۆری شارۆ نەجاری وایە ئەڵێ ئەگەڕە نەشتەکە زۆر ئاسان کەم لە نەخۆشەکە تەطبیقی نەکە بەڵام زۆر قساکەم لەگەڵ نەخۆشە بۆی ئەوە قورسی نەکەن لەسەر خۆیان تعلیماتەکان بەسەوەی بە پێ بڕۆیت و گۆرەی داوالیەکە لە پێکەی یعنی بەس ئەوەیە ینی بووی نەکەوی دایمەڵم قەرەوێڵە دامەنن جێگە دامنەنن خەڵک بێت میوان بێبۆلاتان و خزمەت کرێن و ئەوە نیە زۆر تەبیعی هەڵەستی تۆ حیاتە بەردەوامە هیچ ئیجازی نایە هیچ شتێکی ناوێت چەنەها نەخۆشم لە داوامەوەیان بۆلا چەنەها نەخۆش داوامی ئێوارانیان هەبوو بۆ ساعت 4 داوامیان دەست پێ کرد دوو لای من بوون بۆ 4 ڕۆژن و دووسەر داوامەکەن زۆر حیاتیان تەبیعی بەردەوام بوو زۆر باشە بە پێم خۆشەوێک باسی ئەوم بۆ بکەی بزانم سەرما و گەرما هیچ مەسەلەن ئەبێتە هۆی ئەوەی داوالیەکە لە کاتی گەرما تۆزێ بۆ ڕێخوێنەکان نەکشن باشە بەس ئەوەنە ناکشن تووشی داوالی وکەن مەسە بۆ ئەگەر کەسێک توش بوو بێ بۆ نمونە ئەگەر قاچەکە سەرمای بێت یان گەرمای بێت مەسەن ئەبێ بە ئازاری زیاتر نابێت زۆر باشە بزانم دواپرسیارم ئەگەر دەوالی بۆ نمونە چارەسەر نەکرێت ئەو شتانی کە باست کرد کە ئەبنە هۆی دەوالی وە ئەو کار و چارەسەریەکانی بە ئێمە دایمە بە شتێکی سادەتی دەوالیە هیچ نییە خەڵک ئامەتەن بەڵام کە لی ئەکۆلیتەوە ئیشی لەسەرەکەی نەخۆشیەکی ئەگەر بڵم لە هەموو شتەکانی تر ئەبێ حسابی بۆ بکرێت هیچ کات بۆتە هۆی ئەوەی دەوالی بۆ نمونە ببێتە هۆی بڕینەوەی پەلەکان زۆر بەدەگمەن دەوالی نابێتە هۆی بڕینەوە بەس بێتە هۆی دروستبوونی چەند برینێکە ئەو نەخۆشانێکە و برینانیانە بەڕاستی تەمەنایانە کرد قاچیان ببرێتەوە ئەوەنە ئازاریە ئەوەنە ناڕەحەتیە بەبەردەوام جەراعەت و کێم لە قاچەکەیەتە دەرەوە لە شکڵی قاچەکەیانە ترسن قاچ ئەوەنە ئاوستاوە ئیتیهابات عیلاجی بەردەوام ینی ئەڵەن خۆزگە قاچەکەمان ببڕایەتەوە نەجاتمان بووە بەڵام داوالی نابێتەوەی بڕینەوەی قاچ زۆر باشە من پرسیارێکی ئەوتۆم نەماوەگەر خۆت دکتۆرە شتێک من بیرم چوو بێ باسیکەم زۆر سپاس بۆ تۆ منیش هەروەها زۆر سپاس بۆ هاتنت دکتۆرە دێژین فایەک سۆڵەی ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵ و بۆریەکانی خوێنن لە هەمان کادا پسپۆری وردە لە چارەسەری دەوالی قاچ قسە و باسمان کرد لەسەر نەخۆشی دەوالی هۆکار و نیشانە و چۆنێتی چارەسەریەکانی تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ بێت.